سنووری پارێزگای هەڵەبجە ساڵانە بەرهەمێکی باشی کشت و کاڵیە خاتە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەندێک جار هەناردەی دەرەوە شیەکات بێگومان لەم بەروبوومانەدا هەنار پشکی سەرەکی بەرکەوتووە بەرهەمی هەنار هەنار پشکی سەرەکی بەرکەوتووە لە زۆری بەرهەمەکەی لە ناوچەی هەڵەبجە بەڵام بەداخەوە بۆ ئەم ساڵ بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە پار سەرمایەکی زۆر لێیدا هەموو گوڵەکانی وەرینە نەتوانرا بۆ ئەم ساڵ کامە کێشەی زۆربەی ناوچەکانە و ناوچانی کە بەرهەمی هەناریان هەیە جا هەناری هەڵەبجە بۆ ناسراوەکە ناوبانگێکی زۆری هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دەریشەوە ساڵانە بەرهەمێکی باشی لێ هەنارداکرێ بۆ وڵاتانی دەرەوە هەنارێکی خۆش و بەتام و زۆر ئاوارە ینی ئاوێکی زۆریە بۆ شەربات بۆ ڕوبە هەناری لێ دروستەکەن ینی هەنارێکی زۆر زۆر تایبەتە هەرچەند هەنار بارانێک لی بانجە خۆشترە بێ بەڕاستی ڕاستنی بەداخەم ساڵشتە بارانی وان نەباریوە کە تامی هەنارەکە خۆشتر بکە بەڵام لەگەڵ بڵێ ڕانکۆ لەگەڵەوە شاکە بەرهەمێکی زۆر باشی هەیە ناوچەکە بەڵام بەداخەوە لە ڕووی پیشەسازی کشت و کاڵی و گرنگیکی زۆری پێ نەدرا بۆی بتوانرێت ئەم بەرهەمانە بەگشتی بەرهەمە کشت و کاڵەکان بتوانرێت لە ناوخۆی هەرێمی کوردستانە بە پیشەسازی بکرێن لەبەرەوە زیاتر لە دەرەوە سوودی لێوەرەگیرێت لێرەش هەندێک دەستی کاری خۆماڵی هەیە کە ڕوبە هەنار و شەر بە تۆمانی لێ دروستەکرێت جامە لەسەرم بابەتە میوانێکمان هەیە ڕانکۆ کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە ژەنابیان سەعدی غەفور لێپرسراوی بەشی ڕێنمایی کشت و کاڵی پارێزگای هەڵەبجەن کاک سەعدی سڵاو لێبێت و بەیانیت باش بێت بەیانی باش کاک سەعدی گەر بەگشتی باسی بەرەبوومی کشت و کاڵی بکەین بەگشتی بەرهەمی کشت و کاڵی یاخود بەرەبوومی کشت و کاڵی لەم ساڵدا بە تایبەت بەرهەمی هەنار لە ناوچەکە لە چه ئاستێکدا بوو؟ بەیانی جەنابتان باش بەیانی بینەدانی کورتساتی گەورە و پیرۆزمان باش سوپاستان دەکەین بۆ بەرنامەیە کە هەمیشە جەنابتان ئاوردانەوەیەکی باش لە پارێزگای هەڵەبجە و بە تایبەت لە بواری کشت و کاڵیش کە هەمیشە هەوڵەدان کێش و گرفتەکان بخەنە ڕوو وە چارەسەری گونجاو و دۆزینەوە دیارە هەر وەکو جەنابتان لە سەرەتای ڕاپۆرتەکەتانە باستان کرد هەڵەبجە بەڕاستی کە بەسراوە بە دەشتی شارە زور و ناوچەی هەورامانەوە کە ئەتوانین بڵێن دوو تایبەتمەندی گەورەی و باشی کشت و کاڵیمان هەیە لە ناوچەکە لە پاڵ ئەمانە کە ڕووبەرێکی بەرفراوانی زەوی کشت و کاڵیمان هەیە ئێمە هەڵەبجە بە هەنار ناسراوە ڕووبەرێکی بەرفراوان باخی هەنارمان هەیە کە زیاتر دەتوانین بڵین لە 8,000 دۆنم ئێمە ڕووبەری چێنراوی باخی هەنارمان هەیە بێژگە لە بەروبوومە کشت و کاڵیەکانی تر و هەورامانیش کە بەگوێز ناستراوە دیارە هەر وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد سەرەتا ئەم ساڵ بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەواوە زستانێکی سەرەتایەکی زستانێکی سەخت و بەفربارینێکی زۆرمان هەبوو کە هەر کاریگەری لەسەر دارەکان هەبوو بە هەر لە سەرەتاوە دوای ئەوەش لە سەرەتای گۆڵکردنە بەڕاستی کاریگەری کەش و هەواکە بە زوویی گۆڕانکاریەکان دروست دەبن گۆڕانکاریە کە سرمایەک ڕووی کردە ناوچەکەمان و بەشێکی زۆری هەنارەکانمان گوڵەکانیان سەرما بردی ئەتوانین بڵین بەڵام لە پاڵ ئەمەشان ناومێد نین ئێمە ئەتوانین بڵین ئەگەر ساڵانە نزیک بە 35,000 تەن بەرهەمان هەوو بێت ومێدمان هەیە ئەم ساڵیش بۆ دەوروبەری 20,000 تەنێک هەنار لە سنوورەکەمانە هەبێت باشە کاک سعدی بۆ ئەم ساڵ دەزانین کە ئەو بەرهەمە هەناری کە هەیە خودۆ بەروبوومە کشت و کاڵیانی کە لە هەڵەبجەدا هەیە ساڵانە ڤیستیڤاڵی هەنار دەکرێت بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکان بۆ ڤیستیڤاڵە چۆنە بۆ نمایشکردنی و بەرهەمە کشت و کاڵیەکان بەگشتی و هەروەها هەنار بە تایبەتی بەرهەمی هەنار بە تایبەتی کە دەزانین ئەمە بە بازاڕکردنێکی باشە بۆ ناوچەکە بۆ ئەم ساڵ ڤیستیڤاڵەکە دەکرێت بەڵا بۆ خۆش بەختانە بە جەنابتان و بە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان و هەموو گەشتیاران کە ڕووەکەن هەرێم فیستیڤالەکەمانەکرێت لە 25 مانگ لە پارکی هەڵەبجە دەکرێتەوە کە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی هەڵەبجە بە هاوکاری تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە پێکەوە ئەو یاداکرێتەوە ئەو فیستیڤالە گەورەیە بەڕێکرێت باشە فستیڤالی بە بازارکردنی بەرهەمە کشت و کاڵیەکان یاخود بەرهەمی هەنار بەگشتی تا چەند توانیوێتی دەرفەتێکی باش بێت بۆ جوتیارانی ناوچەکە بۆ
بە بازارکردنی بەرهەمەکانیان. بەڵە هەر وەکو جەنابتان ئاگادارن سیاست و استراتیژی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بە تایبەت لەم کابینەوە ئەوە بووە هەمیشە کە بازار بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکانی ناوخۆ بدۆزێتەوە و پشت بە بەرهەمی ناوخۆیی ببەستێت. خۆشببختانە کردنەوەی ئەم ڤیزیتیفاڵانە ساڵانە بەرهەمی خۆماڵی بە بینەران و بە سەردانیکەران یا گەشتیاران پیشانە درێت کە هەمیشە بەرهەمی خۆماڵی بەرهەمێکی باش و ناوازەیە و بەڕاستی لە ڕووی کوالێت و لە ڕووی تەندروستیەوە کە زۆر جیاوازی هەیە لەگەڵ بەرهەمە هاوردەکراوەکانی وڵاتانی دراوسێکە یەنە ناو هەرێمی کوردستانەوە. و ئەم فیستیڤالە ساڵانە کە کراوە بەڕاستی کاریگەری باشیە بووە چونکە هۆکارێکی سەرەکی بووە لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە بە سوپاسەوە بە هەموو لایەکتانەوە کە توانی وتانە بەرهەمی هەناری هەڵەبجا نەک هەر لە هەرێم و لە عراقی فیدراڵ لە وڵاتانی دراوسێ هەرێمایەتی بەڵکو گەیەنراوەتە وڵاتانی ئەوروپا و هەتا بڵێن دوورتری ڕۆیشتووە کە ئەمە بەڕاستی کاریگەری باشی هەیە لەسەر بە بازارکردن بۆیە هەمیشە ئەم جۆرە کارانە کە ئەکرێت دەم فیستیڤالانە کە ئەکرێت بە حقەت بەڕاستی ئەتوانین بین کاریگەری باشیان هەیە لەسەر بە بازارکردن و بۆ براجووتیارەکانیش خاوەن باخەکانیش لەو کاتا لەو دوو ڕۆژە یا سێ ڕۆژە یا چەند ڕۆژە کە بەردەوامە بێت کاریگەری باشیە بەرهەمێکی باش ساغەکەنەوە لە هەموو بوارەکانی بەروبوومی کشتتوکاڵی بە تایبەت لە بەرەمی هەناردا. باشە کاک سعدی خۆشت باس لەوە کرد کە هەناردەی دەرەوە دەکرێت و بەرهەم هەناری کە هەیە بۆ دەزانین ساڵانە بڕێکی باشی هەنار بەو پێی کە بەرهەمی هەنار لە ساڵانی ڕابردوودا زۆر بوو هەروەها بەهۆی باشی جۆری هەناری هەڵەبجە بڕێکی زۆری لێ ڕەوانەی دەرەوە دەکرات بۆم ساڵ پلانەکە چۆنە ئەو هەناری کە بەرهەم هاتووە ئەوەندە زۆرە کە بەشیەوە بکات هەناردەی دەریشەوە بکرێت یاخود تەنها بەشی ناوخۆ دەکات. بەدڵنیاییەوە ئێمە هەمیشە ئاماژەمان بەوە کردووە و سەرەتا جەنابتان لە ڕاپەرتەکەەوە خۆشمان ئاماژەمان پێکرد کە ئەم ساڵ بەرهەمی کە هەنار بگرە کەمتر بێت لە پارساڵ بەڵام ئەوە ناگەێنێت کە بەرهەمی هەنار بەشی پێداویستەکانی ناوخۆ ناکات حتا ئەگەروکی بە حکوومەتی فیدراڵیشەوە بەرهەمی هەنار ئەوە نەئەبێت کە بگاتەوێ و پلانیش هەیە هەر وەکو ساڵان وەکو ئاماژەمان پێکرد کە وەزارەتی کشتتوکاڵ استراتیژ و سیاسەتیەوەیە کە بەرهەمی پشتبەستن بێ بە بەرهەمی ناوخۆیی و هەوڵی هەناردەکردن بدرێت ئەم ساڵیجە و هەوڵانە بەردەوام ئومێدمان هەیە کە بتوانین بڕێکی باش هەناردەی دەرەوە بکەین بۆ ئەوەی دان نەبڕین لە بازارەکانی گیان وە ساڵانە و بەرهەممان هەبێت وە دڵنیاشتانەکەینەوە بەرهەمێکی باشمان هەیە بەڵام هەر ئەوەندەیە ئێمە کاڵین لە پار ساڵ کەمترە هۆکاری کەشوهەواکە بۆ ڕادەیەش نییە کە ئێمە بترسیندەوەی کە بەرهەمی ناوخۆمان کەمە ڕاستە ئێمە یاسە باسی هەڵەبجاکەین کە بە ناوبانگترین ناوچەی هەرێمی کوردستانە بۆ هەنار بەڵام لە کۆمەڵی شوێنی تریش هەنارمان هەر هەیە باخی هەنارمان هەیە کە کاریگەری لەسەر بازار هەیە کە بتوانین بە بازارکردنێکی باشە بێت و بە سوودێکی باش بۆ خاوەن باخەکان هەبێت. باشە کاک سعدی لە ڕووی پیشەسازیەوە تا چەند توانراوە لە ناوچەکەدا ئەو بەرەبوومە کشتتوکاڵیانەی کە هەیە بۆ پێی کە زانین ناوچەی هەڵەبجە و شارە زۆر بۆ بەرهەمی کشتتوکاڵی ناوچەیەکی بەپیت و باشە ساڵانە بەرهەمێکی باشی بەروبوومی کشتتوکاڵی هەیە و هەناریش بێگومان یەکێکە لەو بەرهەمانە لە ڕووی پیشەسازیەوە توانراوە گرنگێکی باش بە پیشەسازی کشتتوکاڵی بدێ لە ناوچەکەدا توانراوە بەروبوومانەی کە هەیە بە بێوی بنێرێنە دەرەوە بتوانرێت لە ناو خۆیان بە پیشەسازی بکرێن و بتوانرێت سوودی لێوەربگیرێت. دیارە تا ئێسەوەکو پێویست نەک لە ناوچەکەی ئێمە نەک لە سنووری پارێزگای هەڵەبجە لە کوردستان گرنگی تەواو بەداخەوە نەدراوە بە کەرتی پیشەسازی خۆراک بە تایبەت بواری کشتتوکاڵ بۆ شێوە پێشکەوتووە نیمانە. بەڵام هەڵەبجەش خۆشببختانە لەم دوایانەدا لەم ساڵانەی دواییدا ئەمە ئێستا دوو کارگەمانایە کارگەی بە قوتوکردنی دۆشاوی تەماتەیە لەگەڵ کارگەی ڕاستان کە زەیتون بۆ ڕۆنی زەیتون و بۆ دروستکردنی سابوون هەمانە وە خۆشببختانە هەر لە ڕێی کۆمپانیەکانی گروپی هەڵەبجە کاگاسۆی حاجی محەممەد ئێستا لە تەوابووندایە کە بتوانێت کارگەیەکی بە قوتوکردن لە بوارەکانی بەربوومی کشتتوکاڵی ئەوەی کاگادار بین کۆتایی ئەڕوات ئیشەکانی کارەیاسایەکانی تاوا کردووە ئومێدمانەیە ساڵانی داهاتوو
ئەویش بکرێتەوە کە دەرفەتێکی باشە بێت هەم بۆ برا جوتیارەکان و بەرهەمە کشت و کاڵیەکان کە ئەو بەرهەمانەی زیادن هەمووی بەختوو بکرێت هەتا بەرهەمی شیرەمەنیش و دەرفەتێکی باش بێ بۆ هەدی کاریش بۆ گەنجانی ناوچەکەمان و بازارێکی باشیش بێ بۆ برا جوتیارەکان کە بتوانن بەرهەم کشت و کاڵەکانیان بە بەزار بکەن و بەرهەمێکی باش و سەلامەت و تەندروست بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدەن. باشە. کاک سعدی ئەگەر من وەکو دواپرسیار لە جەنابتانی بکەم دەمەوێت دووبارە کاتی فیستیڤاڵی هەنارەکە دووبارە بکەیتەوە چەندی مانگ دەکرێت و لەکوێ دەکرێت و کاتژمێر چەند بۆ چەند دەکرێتەوە و هەروەها چەند ڕۆژ بەردەوام بێت چونکە بێگومان دەزانین ساڵانەکەەوە فیستیڤاڵا کرێت هاوڵاتێکی زۆر لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان و دەتوان بڵێم لە عێراقیشەوە ناوچەکانی باشووری عێراقیشەوە سەردانی فیستیڤاڵەکە دەکەن بۆ ئەوەی دووبارەوە بۆ بیرخستنەوەیەک ئێمە باسی بکەینەوە. بە سپاسدانەکەم دووبارە تاکی دەکەینەوە 25 مانگ 25 دا کاتژمێر دەی سەر لە بەیانی ئەکرێتەوە لە پارکی هەڵەبجە کرێتەوە کە بەڕاستی کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت و بگرە بتوانین زیاتری هەوڵ بین تا 5 ڕۆژیش بڕوات بۆ ئەوەی بینەران و بیسەرانی کوردستان ئاگدار بکەینەوە کە ئێمە لەو ڕۆژە فیستیڤاڵە دەکرێت ئەوە هەموو بەرهەمە کشت و کاڵیەکانی تێدا دەخرێتە ڕوو و بەرهەمی هەنار بە تایبەتیش ئەومێدمانەیە ئینشەڵا بتوانین فیستیڤاڵێکی جوان قەشەنگ پێشکەش و بخێنە خزمەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو گەشتیارانی ناوچەکەمانەوە. باشە زۆر سپاس بۆ هیوایی ئێمەش بە هەمان هیوین زۆر سپاس بۆ سعدی غەفور لێپرسرای بەشی ڕێنمایی کشت و کاڵی پارێزگای هەڵەبجە کە لەگەڵمان بوویت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.